وەکۆنزان پشتی ئەزما کۆرۆنایی پەروەردە برنگی خۆی تەقلیدی وەک هەموو بەشێن جیهانی و ژیانی سەکنی ئەم مەجبورمان ئیدی ئەم پرۆسەیە پەروەردی ئۆنلاینی ئەم برێڤە ببن هەولدان خلالێ تقریبا ئەم بێژن مەهێکی هات حازرکردن ئەو ئاڵاوێ گوتێ خۆستن سیستەما گۆسەر بمەشێ کارێکی جدی سەر هاتکردن هات بەرچاوگرتن خوێندەکار مامۆستە زەحمەتی گۆ ممکنە بێ پێشیاوانات مەسەلەی کەهرەبی و مەسەلەی ئینتەرنێتی و زەحمەتیین ئێدین ممکنە حتا مەسەلەی مادیش تێت هەبن براستی حتاش مەهات کۆمی هەردوو کرد گەیم زێدە تەبلیبوون باش بوو هەن گازن هاتکردن ژ مامۆستایاش خوێندەکاران لێ براستی تەفدەکا جیبتالی قبول کرد و ئەم سپاسیا تەواتکن تەبلیبی پرۆسەی هانی بوون ئیدی لبەندا زەحمەتیان نەمان هەودانا یعنی سەرکەفتنی هاتکردن ژ هێلا مامۆستایا و خوێندەکاران پشتی وێ پرۆسەیە پەروەردەی ئیرۆ ئانا ئیدی حازریە ئەزمونا دبن ئەزمونی ناوین قۆناغا دووەمین ساڵا 2019-2020 ئەزمونا ماوەی ژ 27 مەهێ ڕۆژە شەمیە وێ دەست پێ بە حتا چارێ ماها هەفتا شەمیە حتا شەمیە ئەوژی زەحمەتی براستی زەحمەتیش بر باعتیباری خوێندەکار نەل جهەیەکی تەنێنێ مەجبورمان ئەم 6 ناوەندێن ئەزمونا ئاوا بکەن ژ ڕمێلانێ حتا قامشلو حتا حەسەکێ بکوبانی شەهبا حەلەب 6 ناوەندن بەردەفکێوانە دیارکردن ئەزمونی خۆ ینی ئەو پرسین ئەزمونا مەژ مامۆستای خۆستکن حازر بوون دەستمەدەنێ دناوەندا تەفدەکژی هەر بەش ممکنە تێ حازر بە هەر بەش ممکنە خوێندەکاری لور هەبن ینی حتا نە ناوەنجی هەندندری قاعاکێ بخۆ دەژی ممکنە خوێندەکاری هەموو بەشاتێ هەبن ینی ممکنە عملیات ولوبچێکی تاقیتی هەیە لێ مەجبورن گۆ مەبووی ڕەنگی هانی مەشان بەتیباری دووربوونا خوێندەکارە و مەسەلا هەرێکی لە جهەکی سەربی ئەساسیش خۆ ناوەند هاتن ئاواکردن براستی ینی حازریە ناوەندا ژی جی هەوانا ژی دیارن مەهاتێن دیارکردن خوێندەکاری مە ناوێ وەنا هەندرێ هەر مەرکەزی مە دیار کرد و مەژوار شاندن ئێت خۆست گوهرتنەکەی گریدایی ڕوونشناوی نزیکی وێ ناوەندیانە ئەو زانێ کاری بوو مەسەلەن ناوەندا خۆ بگوهرێ ئانام حازریە خۆ ئەزموناتکن ئەم لەوێ مناسبێژی هێویا سەرکەفتنیش خوێندەکاری خۆ بخوازن براستی ئەم جارێک دیژی سپاسکن کە داگۆکشاندن زەحمەتی گۆکشاندن دەرباری پرۆسەیە ئۆنلاینی کەدێک مەزن هاتداین ئیدی ئەم لبەندا زەحمەتیان نەمان ئەم لبەندا ئاستانگیان نەمان ڕەنگێک ژرەنگی بەرخۆدانا ژیانی بوو ئیدی چ خوێندەکار چ مامۆستە براستی هەولدانێک باش هاتکردن تەوی گێم زێدە تەدی بکنەکەژی گازن هەبوون مەسەلەی زەحمەتی خوێندنا ئۆنلاین نەگەهشتنا فکرێ ممکنە محاضرەوە گوتێ خۆستن نایە داین ممکنە ڕەنگی تەقلیدی بکنەکە وی نەوەک ڕەنگی ئۆنلاین بێ یان بێژن نەبێژن خوێندنا تەقلیدی نابێ خوێندنا ئۆنلاین دەمکی بوو گوێدای ڕەوشێ بوو ئەم مەجبور ئەمژی بی سیستەمە هەنی مەشن لێ ئەم وێژی دەبێژن براستی ئیدی پرۆسەیە ئۆنلاین بوو بەشێکش بەشی زانگەی ینی ممکنە دەمێک نزیک ئەڤ خوێندنا تەقلیدی بەگەرێ باعتیبار ئەو کارانتین هاتڕاکردن ینی سوودا گوژێ مەسەلەی هاتگرتن براستی گو ئیدی ئەم پرۆسەیە ئۆنلاین کارن بگەلێک ڕەنگە کار بینن ئەما هەولدانی دەبوون گو ئیدی ڕەوشا خوێندەکار باش بێ یا ئەکادمیژی یا سەحیژی یا تەندروستی و ئیدی تدی وەک مەسەلا خەوگەها و چوونە و هاتناوانە ئەف تەڤژی حساباتێ مەسلەحا گشتی بوو مەسلەحا خوێندەکار بوو پێویستیین زانگەهی ئەم بێژن ئیداری تێت نەبوون بەقاسما تدی ئەم گۆری ڕەوشەی و گۆری پێویستیە ئەزما کۆرۆنایی ئەم مەتعامل بێ مەسەلێر کرد ئەم بهێوینە گۆ خوێندەکار دوێ فەرقی دەبن دوێ مەسەلەی دەبن دوێ مەسەلەی ناس بکن ئیدی ڕەوشا کۆرۆنا هەمتش مە فەرز کرد گەیم زێدە ینی ژمەژی و ژواژی و کادرێ مەی پەروەردەی تەدریسێژی
هودان همون جو إيدي أم زوريا و زحمتيا ببن كم زيدجي أم الهدو ببورن أم دمك بخير نزيك إن شاء الله أم بدقرن خنا خوي يا تقليدي وهبيا سركفني جو تبقى.